بويا قسەیەکی ئیمامی عومەر هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت زۆر تەسی لە ئینسانەکە خۆزگای ئێمە ئەوەندە عاقڵ بووینایە ئەوەندە محاسبەی نەفسی خۆمان بکردایە ئیمامی عومەر دەیفەرموو ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت كل يوم يقال مات فلان وفلان همو ڕۆژێ دەڵێن فلان کەس مرد فلان کەس مرد ولا بد من يوم أن يقال فيه مات عمر ڕۆژێکیش دێ دەڵێن عومەری کوڕی خەتاب مرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت وەڵای برای شیرینم هەمومان ڕۆژێکە بێ ئەبینە خاوەنی قەبرێک ئەگە خوا بەنسیبانی کە ئەمڕۆ ئەڵێی ئەچم بۆ ماڵی فلان کەس بەیانی ئەڵێ ئەچم بۆ لای قەبری فلان کەس بۆی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێت دەیفەرموو وانظر إلى تقارب منازلهم دەی تەماشا بکەن وتاری ئێستا قەبرستانێکەدا لای جەنازەیەک بوو فەرمووی تەماشاکن ماڵەکانیان چەنێ لە یەکەوە نزیکە لەوانەیە کەسی وامان تایە لە شوێنێکی وەک ئەم مزگەوتەدا جێگای نابێتەوە بەڵام کاتێککە دەمرین سەتەها نەفەری وەکو ئێمە لە جێگایەکی ئەوا جێ ئەبێتەوە چونکە ڕۆژێکە بە ئێمە وەفات دەکەین جا بۆیە ئەو قسەی ئیمامی عومەر ئەگەر خاوەنی ئیمان بین زۆر تەئسیر مادیەکە ڕۆژێکە بێ ئەڵێن فلان کەسی کوڕی فلان کەس مرد ئەو کاتە لەسەر شان هەڵمانەگرن بۆ قەبرستان ثم ردوا إلى الله مولاهم الحق هەمومان دەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار بۆیە بەڕاستی دنیا ئەوە نییە کە ئێمە خۆمانی تیا خراپ بکەین بۆ قیامەتی خۆمان دنیا ئەوەندەی بەبەرەوە نییە کە هەرچی خەڵکی بکەنە دوژمنی خۆمان معصیەتی خوا بکەین و سەرپێچی فەرمانی خوا بکەین دنیا ئەوەندەی بەبەرەوە نییە ماڵ و منداڵی خۆمان بەرەڵا بکەین و ئاگامەلی نەبێت بەڕاستی پێویستە هەوڵی بۆ قەبر و قیامەتی خۆمان بدەین ڕۆژێکە بێ هەر کەسێک لە ئێمە والله برای بەڕێزم لە جوڵە ئەکەوین لە حەرەکە ئەکەوین ئەو کاتە بەڕووی کردەوەکانی خۆمان ئەبینەوە دەبا بۆ قیامەت شتێک ئامادە بکەین با بۆ قیامەت خۆمان ماندوو بکەین کەواتە مردن دێت بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە سلسلەی ئەحادیثی صحیح هاتۆ بە ژمارە 831 دەفەرمی ئەتانی جبریل عليه الصلاة والسلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی جبرائیل سلامی خوای لەسەر بێ هات بۆلام فەرمووی یا محەممەد عیش ما شئت فإنك ميت أي محمد صلى الله عليه وسلم چۆن بۆ خۆت ئەژی بژی بەڵام تۆ مردوویتە واتە دەمریت ڕۆژێکە بێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم تۆ دەمریت ڕۆژێک بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد سەحابەکان ناشتیان بۆیە فاطمەی دەیفەرموو أطابت نفوسكم أن تحثوا على رأس رسول الله صلى الله عليه وسلم التراب شلون دڵتان هات خۆڵکەن بەسەری پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بەڵام بۆ سنەتی خوایە هەموو پێغەمبەران دەبێت بمرن سلامی خوای نەسەر بێ هەموو خەڵکیش بە هەمان شێوە چۆن دڵتان هات خۆڵکەن بەسەریا ڕۆژێکە بێ خۆڵەکەن بەسەرمانە بەرەو قەبرستانمانە بن کەواتە خۆمان ئامادە بکەین بۆ قیامەتی خۆمان ئەو تا سولەیمان سلامی خوای لەسەر بێ وەفات دەکات ئەی محەممەد صلی الله عليه وسلم بژی بۆ خۆت بەڵام دڵنیا بە تۆ مردویت ئەمریت وأحبب من شئت فإنك مفارق جبرائيل سلامي خوای لەسەر بێ فەرمی کێت خۆش ئەوێ خۆشت بوێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕۆژێکە بێ لێی جێ ئەبیتەوە بەخوا ڕۆژێکە بێ منداڵەکانت لە تۆ جێ ئەبنەوە ئەمرن ڕۆژێکە بێت تۆ لە منداڵەکانت جێ ئەبیتەوە بۆی ئیمامی عەلی کوڕی فوضەیل ڕەحمەتی خوای لێ بێ دەگریا باوکی دەوێت ڕۆڵی گیان بۆ ئەگریت دەیفەرموو ئەخاف ئەلا تەجمعنا القیامە باوی گیان بۆ ئەوە ئەگریم ئەترسم لە قیامەتا بە یەکەوە کۆ نەبینەوە ئەترسم هەر کەسەمان بۆ جێگایەک بچین ڕۆژێکە بێ لە منداڵەکانت جێ ئەبیتەوە خدا خۆی دەزانێت جارت ئەیان بینیتەوە یان نان بینیتەوە خۆت بۆ مردن ئامادە بکە ئاگات لە ماڵ و منداڵی خۆت بێ ئێمە مردنمان لەبیر چۆتەوە بۆیە دڵەکانمان ڕق بووە بڵێ خەیرمان تیا نەماوە مردنمان لەبیر چۆ دڵەکانمان ڕق بووە نازانین ڕۆژێک دەبێ دەڵێن با بچین بۆ سەر قەبری فڵان کەس ماڵەکەت ئەبێتە قەبرەکە دەبێتە ماڵ
تەواو چونکە دنیات بەجێ هێڵاوە ماڵەکەت میراتەکەت جێ هێڵاوە ئەو میراتەی کە زۆربەی بە حرام و غەش و خیانەت پەیدات کردووە جێت هێڵاو بۆ منداڵ دەیخوا و تاوانەکەی و محاسبەکەشی لەسەر تۆیە بۆیە بۆ منداڵ خۆت خراپ مەکە بۆ منداڵ خۆت مەخە جەهەنمەوە بۆت منداڵ خۆت تووشی حرام و تاوان و گوناه مەکە جبرائیل سلامی خوای لەسەر بێ فەرمی وەعمل ما شئت فإنك مجزي به هەر کردەوەی دەکەی بۆ خۆت ئەنجامی دا ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕۆژێک دەبێت تۆ پاداشتەکەی وەرەگری کەواتە برای شیرینم پێویستە خۆمان ئامادە بکەین بۆ ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی بوخاریە باسی کردو بمان دەفەرمی إذا وضعت الجنازة فاحتملها الرجال على أعناقهم أو ڕۆژەی کە جەنازە دائەنرێت ئەو جەنازەیە دائەنرێت جەنازەی هەمومان ڕۆژێکە بێ هەمومان جەنازەن